شكري عمل تخرج يا رب. وەک ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی لە پرۆژەی بێنازان باوکاری خێرخوازان توانیمان بە بۆنی هاتنیمان ڕەمەزانی پیرۆز کەلوپەل و ئازوقە و خواردەمەنی دابینکەین بۆ 55 ماڵی داکێتیم و خاوەن مناڵی بێباوک. ئەوە یەکێکە لە پرۆژە گرنگەکان خوای گەورە پاداشتی ئەو خێرمەند و خێرخوازانە بدەتەوە کە توانیمان بە هاوکاری ئەوان دڵی ئەو داکێتیمانە ئەو منداڵە بێباکانە خۆش بکەین لە مانجە ڕەمەزانی پیرۆز بتوانێت و کەلوپەلانیان بەسەر دابەش بکەین. هیوادانی خوای پەروەردگار بەردەوامیان کە موفقیان کە زیاتریشان پێبەخشی لە ئەوانیش بەردەوام بن ئەمەش بەردەوام بین لەسەر ئەو پرۆژانە. با خێری خێرخوازان منیسی ڕەبی خوا خوازریان بداتەوە جێمەکانیان باش بی یا ڕەبی خوا خێریان بنووسی خوایە دەستاو نەبڕێ خوایە عمرێکی درێژ و هەبی سەرکەوتی بن ناجع بن خوایە یا ڕەبی گەلەکە سەلامەت من خوا خێری بنووسی لە بەدەستاو نەبڕێ خوا.